هەڵکشانی فڕینی درۆنی نەناسراو بەسەر ئەوروپادا گومان دەکرێت کاری رووسیا بێت. لە درێژەی فڕینی فڕۆکەی بێفڕۆکەوانی نەناسراو بەسەر ناوچە هەستیارەکانی ئەوروپادا ڕۆژی چواری ئەم مانگا 5 فڕۆکەی بێفڕۆکەوان بەسەر بنکەیەکی ئەتۆمی ژێردەریایی فەڕەنسادا فڕین. بە گوێرەی ئاژانسی فرانس 24 ڕۆژی پێنجشەممان ڕێکەوتی چواری دوانزە 5 فڕۆکەی بێفڕۆکەوانی نەناسراو بەسەر بنکەی سەربازی ئێلۆنگدا لە کەنداوی برێستی ڕۆژئاوای فەڕەنسا فڕیون. ئاژانسەکە هەروەها ڕایگەیان بنکە فەڕەنسیەکە ژێردەریایی ئەتۆمی و موشکی بالیستی تێدا جێگیر کراوە و سربەهێزی بەرپەرزدانەوەی ئەتۆمی فەڕەنسایە و هەستیاریەکی باڵای هەیە. دوابەدوای هێرشەکە یەکەی دژە درۆنی بنکەکە کەوتەکار و تەقەی لە درۆنە فڕیوەکان کرد، بەڵام ئاماژە بەوە نەکراوە کە هیچ یەک لە درۆنەکان خراونەتە خوارەوە یان نا. ئەو ڕووداوە لە کاتێکدایە کە راپۆرتەکان سەبارەت بە چالاکی فڕۆکەی بێفڕۆکەوانە نەناسراوەکان لە نزیک دامەزراوە سەربازیە هەستیارەکان لە باکووری ئەوروپا زیادی کردووە. بەو شێوەیەش ئەوە یەکەمین ڕووداوی لەو جۆرە نییە لە ناوچەکەدا و شەوی 18 مانگی ڕابردووش فڕۆکەی بێفڕۆکەوان بینراون کە بەسەر نیمچە دوورگەی کرۆزۆن کە بنکەی ئێلۆنگی تێدا جێگیر کراوە فڕیون. هەروەک فڕینی فڕۆکەی بێفڕۆکەوانی نەناسراو بەسەر بنکە و شوێنە هەستیارەکانی ئەوروپا مشتومڕی فراوانی لێکەوتوێتەوە و وڵاتانی ئەوروپا رووسیا بەو کارە تۆمەتبار دەکەن.